ئەمە دیمەنی لە ناوچوونی دایان سەرمەڕی گوندنشینێکی گوندی زنانەی سەربەناحەی نەوجولە بەهۆی ژەهرایی بوونی ئەوەوە. تا و پێنج سرم دەقمە پیا چووە ئەتر منیش بەیتەرەوەمەترێنی لێداکە بەترێبی نەماوە ڕۆیمە سومود ڕۆیمە سەرقەڵا ڕۆیمە کەلار ڕۆیمە کفری دەوا دەرمان هیچ دا پێم گشتی هیچ تاسیرێکی نەکرد ئەگە بیا بەتەرە لێرە بیایە زی بگای پێم ڕۆی فرام کەوێ باشتر بیای ئێمە ژیانمان لەسەر ئەم حیوانەیە و لەسەر ئەم فەلەحەتە هیچ کامی نەوی بچاڵ حیوانەکەمیش پیا چووی ئێتر خەڵکێژێت مشکل لێ کەسێکشان نییە بەس پشلێ ژارای کەفتنا حەوزەکەەوە ئەت لەو پشلەوە لاتووە لەوە زیاتریش نییە ترۆ لە حکومەت شەکەم قەرەبوویەکمان بکاتوە درۆ لەونیەکەوێت هەمینەکەمان بۆ بگرێنەوە باوای بەیتەریەکە و ئینەکە. ئەوەی جێی نیگەرانی دانیشتوانی گوندنشینانی سنووری ناحەی نەوجولە نەبوونی فەرمانگەی فێتەنەری و کشت و کاڵا کە دوو فەرمانگەی گرنگ و پێویستن بۆ ناوچەکە. دواسە ئێمە بەیتەریە لە نەحێکەمانە بی و بەیتەریەکان هەرگردە بلیان بۆ سەڵخەرا ئەگە بەیتەرێکە ئەو فەقیرە و داماوە خەلکاوایەکەیە حیوانەکان ێگە بەیتەری لێرە بۆیە شەو ئەتوانین بگەنە سەری و ئینەکەی نەخۆشیەکەی بۆ هین بکەن حل بکەن ئەم بەیتەری لێراکەن نیە زەراعان نەما ئەوە دایرەی ئاویان قەپات کرد وەلبەس ماوە دایرەی پۆلیس و ئاشایی زیاتر هیچ نەماوە ناوشی نەحەیە ئێمە داواکەین لە حکوومەت هاوڕێکمان لێ بداتوە ناوچەکەمان ناوچەیە زەرمەندە و بەشکەم خەرەبووی ئەم شتانە ئەو دامایشە فەقیرە هەفتا و پەنج سەر حیوانی ژاهرایی بیە و داخوازی گوندنشینانی ناوچەی داوێ هاوکاریکردنی حکوومەتە لیان بە تایبەت لەم ساڵدا بەهۆی وشکە ساڵیەوە هەروەها گەڕاندنەوە و کردنەوەی فەرمانگەی فێتەنەری و کشت و کاڵ لە ناحەی نەوجول بە پێچەوانشەوە هاوکاری نەکردنیان کۆچی گوندنشینان لە گوندەوە بۆ شار دەست پێ دەکات. لە کاتێکدا بەهۆی کەمبارانیەوە قڕوقاتی وشکە ساڵی بەرۆکی جوتیارانی گردووە یەکێک لە دانیشتوانی گوندی زنانە بەهۆی ژەهرایبوونی ئاوەکەیەوە زیاتر لە نیوەی مەڕوو ماڵاتەکەی لە ناوچووە ئەوەی گلەیی دانیشتوانی ئەم ناوچەیەش بێت نەبوونی فەرمانگەی ڤێتەنەریە لە ناوچەکەدا. کاروان حەبیب، کورد سات نیوز، گوندی زنانە لە ناحەی نەوجول.